بەنای خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایشی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە. ئایزان زۆر جار ئێمە بۆ ئەوەی تامی دەممان شیرینکەین چوکلێتێک یان شەربەتێک دەخۆین دەڵێن بە تامی دەممان خۆش بێت. من فڕێک شەربەتێم خواردەوە بۆ ئەوەی کەمێک تامی دەم خۆش بێت، بەڵام چەندێک لە ژیانماندا گرنگی بۆ دەدەین کە قسەکردنمان شیرین بێت، زمانمان پاراو بێت لە قسەکردندا، ئاگاداری وشەکان بین کە دەری دەبڕین. بە تایبەتی لە ئێستادا دیاردەیەکەیە زۆر ناشیرنە لە نێو کۆمەلگادا، ئەویش دیاردەی جنێودانە بە یەکسری. دەبینین گەنجەکان بۆ گاڵتەکردن و سوبعەتکردن لەگەڵ یەکتریدا دەست دەکەن بە جنێودان بە یەکتری و تەنانەت بە کەسوکاری نزیکی یەکتریشەوە. دەبینین بۆ ئەوەی منداڵێک بە پێکەنین بخەین و زەردەخەنەیەکی بخەینە سەرلێوی هانی دەدەین بۆ ئەوەی فێر بێت تف بکات و جنێو بدات. چەندێک لە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی بەوە دراوە کە موسڵمان زمان پاراو بێ و زمانی شیرین بێت، نەوەک زمانی زبر بێت و وشەی نەشیا و دەرببڕێت. من ئەمڕۆ لەسەر جنێودان و ئەو دیاردە ناشیرنەی کە لە نێو کۆمەلگا هەیە سەرنجی بەشێک لە وڵاتیان وەردەگرم، بابزانم هۆکاری چییە کە ئێمە لە نێو کۆمەلگا دەبینین ئەو دیاردەیە زۆرە، ئەویش دیاردەی جنێودانە. دەبینین کابرا خەریکی لێخوڕینی ئۆتۆمبیلە جنێو دەدات، کابرا لە سڕێی سەمون ڕەوەستاوە، لە سڕێی نان وەستاوە خەریکی جنێودانە، یان تووڕە دەبێت و حەسەبی دەبێت ئیتر دەست دەکات بە جنێودان. ئێوە لەگەڵمان نابن سەرنجی وڵاتیانتان بۆ وەردەگرم و بزانم بۆ چوونیان چییە، لەگەڵمان نابن. بۆچی لە ئێستادا جنێودان لە نێو کۆمەلگای کوردیدا زۆر بووە؟ وەڵای خۆی چییە ئیمان زەعیفە، ئەگەنا جوندان بۆ خۆی پێشترێر کەس مندارێکی ینی دەبینی کە ئەوەن دەگچکۆکە و اختیارە گەورەی لە خۆی زۆر احترامش دەگرت، بەس دە کابرا لەوانەیە دوو قات عمری هەبی اختیار بیتن مندارێکی ئەوەندا ئەگەی ئیشەکی باش پێ برێ لەوانە ڕفتارێکی ناشرین بکاتن یان قسەکەت پێ برێتن. زۆر جاتون نسلاتی دەکەیت دەکاکەوە چاقت هەیە چی شتێت و ڕێزگرتنیێکی تایبەت هەبوو، بەدەستت بە خۆت دەزانی زاکە و زروفەکە زۆر گۆڕا. خدا نەخواستە جنێومان پێدرا چۆن مامەڵە بکەین، چۆن ڕەفتار بکەین؟ وڵی دەبی تعامل بکەین، احتمال تعامل لەکەی خراتەوە ینی زیاترەوە بکات، دەبێت و حسابی خۆت لەگەی بەرامبەر نەکەی، تعاملت دەبیتن و قسەی خۆشی لەگە بکەی وای لێ بکەیت کە کابرا بەخۆی برێ کاکە داوای لێبرن دەکەم ئەمە غەرەتم ئەتو ڕاستی، ینی وای لێ بکەی کە بەخۆی دابستەوە. واتە دەبێ مامەڵەشی جوان لەگەڵ وڵای تو دەبی قابل لەوی زۆر بە جوانی بەڕۆپێکی جوابی دێەوە. باشە ئەو جنێودانە قسە پێگوتنە سیفەتی چییە؟ وڵی بنسبەتی چیە بنسبەتی چی ینی ناتەن سوێسان لە مسلمانی لە مسلمی ناوەشێتەوە بەزە تو یانی احتمال لە کابرا نارێم بڕایەکی زەعیفە بیان ئەوەی ئەو وەزعی کەبرێت ئێستا لەو سوعبەت و مۆبایل و ئەو شتانەی بە خۆت دەزانی بە ناوی سوبعەت و گاڵتەکردن و ئەم جۆرە ناوانە دەکرێت ئێمە ئاوازون بە یەکتری بدەین ینی قسە بە یەکتری بڵێن؟ ناوەڵە ناکرێت، ناوەڵەوە ڕفتاری مسلمانی نییە و نابیت، ینی دەبی لە معاوەلە بکەین نسعەتی یەک دی بکەین و بێکدا بچینە برن کاکە و شتت غەڵەتەوە مەکە لە باتی شتەی دوو قسەی خۆش لەگە برادەرەکە سەبەت شوا بکە ینی کە شەرعی بی لە شەرعی دەرنەچێتن. ئارەوەڵە زۆر باشە. ئەو جنێودانە لە نێو چ چینێک زۆرە وەکو خۆ دەگە بیبینی؟ وڵای زیاتر لە ناو گەنجان دەبرا بوویتوان لە گەنج ینی زۆر ینی فشقیات و سوعبەت و جوندان و شتوال ینی قسە خۆش لەگە دەکا قسە چوای پێ دەرێکە بە خۆت دەزانی هەل ناوانە ینی ئیسانی بەتەمەنی شتوالە زۆر زیاتر ئەو شتانە نییە. هەندێک زیاتر ئەو جنێودانە بە ناوی خۆشەویستیشەوە، ینی کەسێک خۆش دەوێت جنێوی وای پێ دەکەی لەسەر ئەو ڕفتاری ئەو ڕۆیە ئەو بە بەردەوام بووە ئەو دەبینی کابرا زار جارێ لێک تووڕە دەبن و عادز دەبن و یان احتمال لەوانەیە ناخوشیان لە پێیابێتن هەر بەربەرە دوای دەبتەستە گەمە و دەبتە لێکدانەوە ئەو شتانەیە ڕاستی.
جنێودان سیفەت و ئاکاری چیە لە نێو کۆمەڵگەدا؟ بەخێر بن سەرچاوان یەکەم شت وڵات جنێودان وەبزانم لە هیچ دنیایشی یعنی ڕێ پێ نادرێ خاستن کە ئێمەش یعنی وەکو خەڵکەکی مسلمانین بەگشتی جنێودان شتا بلێ شتێکی ناشیرنە دەگەڕێتەوە سەر ئەوەش کە ئەو کەسێکە جیون دەداتن ینی دەگەڕێتەوە سەر پەروەردەکەی خۆی لە نەناو خێزانەکەی خۆی واتە پەروەردەکردن لە نێو خێزان کاریگەریەکی تەواوی دەبێت لەسەر ئەوەی کە ئەو کەسە ئەو مرۆڤ زمانی پاراو بێ زمانی شیرن بێ زنێو فرۆش نەبێت دەورەی گرنگی هەیە بەڕاستی یعنی دەورەی سەرەکی هەیە ناو ینی خێزانەکەی خۆی ئەگە پەروەردەکی چاکرێت بەس هەشە خێزانەکە زۆر ڕێکوپێکە ینی هەیە ینی دەرج دەچیتن کە ئەو لە پەروەردەی ماڵەکە خۆشی لای دەداتن لانی لایدایە ئەوزە لەبەرەندە بە هیچ ینی بە هیچ قانون و هیچ یاسا و عورفە جنێودان شتێکی باش نییە. باشە ئێمە دەبینین کۆمەڵێک کەس هەن بە ناوی گاڵتەکردن و سوبعاتکردن لەگەڵ یەکدا خەریکی جنێودان بە یەکتری ئایا ڕەوایە بە ناوی گاڵتەکردنەوە جنێو بە یەکتری بدەن؟ ناڵە نەخێر بە هیچ شێوازەشی ڕەوانیە ینی دوورە لە مرۆڤایەتیشدا لە خوڕۆشتی مرۆڤایەتی ئەو شتە زۆر دوورە بەڕاستی شتێکی قێزەونە ئەم بەڕێی خۆم تا ئەو ڕێی شخصی خۆم ئەو هایە بزە لە کۆمەڵگای ئێستاش. باشە بۆچی کاتێک کەسێک کە ستایلێک بەدڵی خۆی جاقشداهێنان بێ جلوبەرگ بێ کە لە بیپۆشێت ئیتر خەڵکێک هەیە لە باتی ئەوەی بۆ نمونە ئەگەر هەڵەشی کرد شێوازەکەشی جوان نەبوو بە جوانی پێی بڵێت دەست دەکا بە جنێودان و نمونەی بە ئاژەڵ بۆ دەهێنێتەوە. تەبان ئەوش دەگاتەوە یان دەگەڕێتەوە سەر ئاستی ڕۆشەمیری ئەو کەسێک کە ئەو شتای دەکاتن ئێستا هەر کەسێک لە خۆی حۆڕە بەس ئەمەوەکو ینی کۆمەڵگەکی مسلمان هەموو یاسا و ڕێسایەکانمان دیارە کابرا جلکەکی لەبەردەکە ینی ئەگە جلکەکە نەشیاوە بیتن تەبان شتێکی خۆش نییە بەس کابرا ینی بە ئەدەبەوە پێ برێ لەبەر ئەوەی کابراش ینی قەنەعاتی پێبی ئەوی شەی نەکاتن ئەوها بەڕێی خۆم ئەوها باشتر. زۆر باشە ئێمە مسلمانین چەندێک ئاینەکەمان ئاینی پیرۆزی ئیسلام هانی داوین بۆ ئەوەی زمان شیرین بین و قسەی زبر فڕێ نەدەین زۆر لە خۆ دینی ئیسلام ئاماژە بە هەر هەموو شتێکی کردیە ئەگەر لەسەر دینی ئیسلام ئەمە پەیڕۆ بکەن دینی ئیسلام لە هیچ شتێکی تەبەن هەڵەمان ناویتن هەموو سنوورەکان دیاری کرایە لە ئیسلامدا لە دینی ئیسلام قسەکانمان یان لەسەرمان دەنووسرێن یان بۆمان دەنووسرێن حتمەوەیە خەرچ خۆشمان ماشەڵای لێبێ ینی زیاتر دەگەڕێتەوە سەر ئاستی ڕۆشنبیری خۆمان یعنی بەو دەرەجەی نییەن ینی زۆر ڕەقەمێک باشویتن. وڵی بەخۆی سەرەتا جوندان شتێکی زۆر عیبە بەس هەیە عادەتە و بە زمانیشی گرتیە هەر جوندەدا یعنی جار وایە برادەرە بە ناوی برادەراتی بە ناوی سوحبەت هەر جوندەدا. باشە ڕەوایە بە ناوی هاوڕێیەتی بە ناوی سوبعات ئەو جۆرە جنێودانە بە یەکتری بدەن؟ شیاو نییە نەخێر بێ شێوەیەک شیاو نییە جوندان بە بەرامبەرەکە ینی ئەوجا برادەر بێ ئەوجا ینی لە خۆشەویستیانە شتیوا لە گۆڕێ جوندان بووە لە خۆشەویستی کابرا ئەو کەسێک کە خۆش دەیە ئای بە هەرزوونی پێ بدەیت. باشە کاتێک ئەنی دیتیتمان کەسێک کە مدارێکی خۆشویستیە گاسی کردێت جنێویش پێداوە ڕەنگە شیاو نەبێت کە لە ڕێگەی مایکەکەەوە بیڵێم جنێوی پێداوە گاسی کردووە دواتر ماچی کردێ گوتیەوە لە خۆشەویستیانە کەوای پێ دەرێم بەخوای ئەمە ڕۆژانە هەمومانەوە شتانە بە چای خۆمان دەبینی ئەنی جوندان بیتە عادەت هەیە لە خۆشی جوون دەدا هەشە بە هەوە جوون دەدا دیاردەشی ناشین نەبێ گوما لە ناو کۆمەڵی لە هەندێک کۆمەڵێک بی ینی لە ناو کوردەواری بی لە غەیری کوردەواری بی جوندان شتێکی زۆر عیبە. باشە خۆت ڕاشکانە پێم بڵێ جنێوت بە کەس داوە؟ من نەخێر. باشە چ شتێک وای کردووە کە ئەو دیاردێ لە توودا نەبیتن ئەو سیفات هەیە؟ ئەمن جارێکیان کە لە جادە دەڕۆیشتم جوون بە نەفەرێکدا کابرا گەڕاوە بە شێوەیەکی جوان ئەوجا یعنی تەمەنیش هەرزەکار بووین وتی ئەو جوندانە لە شێوەی تو نایە من لەو کاتەوە جوندانم بە تەرک کردووە گەڕاوە ئامۆژگاریەکی جوانی کردی تەرک بەبێ ئەوەی یعنی جوون بدایان قسەی ناشرین بکەیان شەڕ بکەیانەوە بەزوتی جوندان لە سفەتی تو نییە
لەوە ئەم زوندان تەرە کردی هەرزەکارش بوو یعنی هێشتا نەموو مالیات بوو نە تەمەنمان گەورە بوو مندار بووین یعنی کابرا گەڕاوەتی زوندان لە شێوەی تو نییە لەو کاتەوە زوندان تەرە کردێ زۆر جار دایک و باوکێ دەڵێت ئەوەندە قسە بە منداڵەکەم دەڵێم ئەوەندە جوێنی پێدەدەم هەر ڕێگای ڕاز ناگرێت ئایا پەروەردەکردنی منداڵ بە جنێودان دەبێت؟ نەخێر بێگومان پەروەردەی مندار دەبێت بە نسحەت بێ نەک بە زوندان دەبێت بە قسەی خۆش بێ دای بنیشێنی برێت جوون بە خەرک مەدا نسحەتی بکەی بە هیچ شێوەیەک جوون نەدا یعنی جوون بە هیچ کەسێک نەدا نەک خزم بێ یان ئەو کەسەی لەگەری دەژێ یان داکوبا بێ چکە ئەگەر فێرە جوونت کرد دوایان جوونەکە بە داکوبابەکەش دەدا خۆ ئەگەر بێگومان گەورە بوو ئەو مندارە کە فێرە جوونت کرد ئەو جوونە بۆ داکوبابەکە شەر دەگەڕێتەوە کەواتە ئاین ئیسلام هانی داوین پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموێت جنێ و بە دایک و باوکی کەس مەدەن بۆ ئەوەی کە جوونێ بە دایک و باوکت نەدا جوندان نەک ئەوان یعنی ئەو کەسێک کە جوونت بە دایک و باوکچی یەکێکدا کابراش بەرامبەرەکەت جوون پێدا معنای کە جوونەکەت بەودا جوون بە خۆتدا باشە بۆچی کاتێک بەشێک لە شوفێران کاتێک خەریکی لێخوڕینی شوفێرین تووڕە دەبن لە بەرامبەرەکەیان یان لەو کەسەی کە لە بەرامبەری دێت ئیتر هۆڕینی تەواوی بۆ لێ دەدەن و جنێوی پێدەدەن بۆچی ئێمە تاکێکی تووڕین وەڵای ئەو دیاردەیە زۆرە هەر کابرا بە خۆی جاروایە لەسە عسابە لە ڕێ دەڕوا هەر بە ئەنجات جوون بە خەرک دەدا ئەو دیاردە هەیە زۆرە بە چای خۆمان ڕۆژان دەیبینی باشە کاتێک لەگەڵ شوفێرێک سەرکەوتی بۆ شێوازە مامەڵی کرد ئامۆژگاری چییە بۆی؟ وڵای ئامۆژگاری بۆ هەموو کەسێک نەک بۆ هەرشفێر و بۆ تاکلایەن و یان ئەوە هەر کەسێک بیانی لە ڕاستە خۆی واز لە جوون بێنێ باشە جوون بە کەس نەدا و کەسی جوونی پێ نادا زۆر جار لە نێو گەنجان بە ناوی سوبعات و گاڵتەکردن و ئەم جۆرە ناوانە جنێو بەیەک دەدەن ئەو جنێودانە چەندێک لە نێو کۆمەلگا زۆر بوو ئێستا شتێکی زۆر ناجایزە لە دیندا وەکو حرامە مەسەلەن ئەو کەسەی شەڕە جوێنەکە پێسووکەبی پێسوک دەبیتن پێسوک دەبی حکمە لە ناوچین و توێژەکانە ناو کە سوکاری بەهایەکی وە گران و قورسی نابی شتێکی جوان نییە ناجایزە چێنە ئەوانەی کە زۆر جنێو دەدەن بەخوای ئەوەی زۆر لە دین حاری نییە چکە پێغمبەر فەرمووی سەڵام سەڵەوی چێ جوێن بە داک و بابی خۆی دەدا ئەو کەسەی جوێن بە دۆست و ئاشنای خۆیان دەدەن ئەوانی جوێنیان پێ دەدەنەوە کە دەکا بە خۆی جوێنێ بە داک و بابی خۆیدا زۆر جوانەواتە ئەمن هەتا کەس جنێ و بە دایک و باوکم نەدا پێویستە جنێ و بە دایک و باوک کەس نەدەم تەبعاً تۆگە ڕێز لە کەسەکی بەرامبەر دەبگرێت ڕێز لێت دەگری شتێکی ناجایزە مەسەرەن کابرا لە باتی سەلامەکی تالیقەشی لێدا سەرچی بە سوبەتیش بێ شتێکی نازایزی پێ و ناشرنی پێ بدێ جوان نییە بۆچی ئێستا دەبینین ئەو جنێودانە زۆر بووە هۆکارەکەی چییە؟ پێم گوتی هۆکارەکەی ئەوێ کابرا لە دین حاری نییە بێزگە لەوەی کە مەسەلەن دیارە لە ناو کەسوکاری خۆی شخصیاتەکان مەسەلەن زۆر لێت و سەر حایلە دەگەێتۆنی سەر پەروەردەی خێزان پەروەردەی خێزان مەسەلەن هەیە مار هەیە تێیدا جوون حرامە ئەسلەن کابرا قبورنی حایلەی مندارەکانی هێک جوون بێشی بدەن تا منداری گچکە ئەگەر هات و مەسەلەن گەیشتە 12 و 13 ئەوانە کە جوێنی داخۆت لێ تووڕە کرد بە خۆت داشکاندەوە جارەشیدی هەستە داک و بابی ڕادەری جوون نادا چەندێک گرنگ شەدایک و باوک لە پێر چای منداڵەکان جوێن بە یەکتری نەدەن زۆر خەتەرناکە زۆر شەشی ناجایزە نابی هیچ شێوەیەکی داک و باب جوون پێکدی بدەن لە پێستای مندارەکان ڕەنگە ئەو منداڵەش سەرەتا گوێ بگرێت دواتر فێر دەبتەوە حکمەن مەسەلەن داک و باب کردەوەکەی چبی هەستان دانیشتنی کوی مندارەکەەوە پەروەردە فێرەبی ئێستا لەون بوونە ماری من جوێنی لێ قەدەخەیە هیچ مندارێک لەوینە جوونی بێکی بدە بەێ ناکرێت جوین پێکدی بدەن جویندان زۆر ناشیرنا مەسەلەن ئەوە لەوێ ڕازی نیە ناکرێت لێشی بدە پێم گوتینە بەس چاوەک لە من کەن تەواو ئەمن گوێ با بدەم باشترە لەوەی کە ئەو جوون پێک بدەن لێک بدەن حچاوی لێ بکەم ناتوانانی مەسەلەن داری شێە لەبەر چایی داک و بابی شەڕە جوێنێکە مەسەلەن گوێم لێ بۆ کۆرە جوونی بەخاریدا مندان مندار جوونی بەخاری جوونی بە خۆم گوێم لێ جوونی بەخاری خۆی دایە داچی پێ پێکەنیە پێش پێکەنی داچی خۆی پێکەنیە ئەوە دەیت و سەر حایلە تێگەی
ئەوە وەی لێ دێ کە گەورە بوو زیاتر فێرە جوونی دیکەش بوو. فێرە جوین دەبی ئەمە لۆ نمونەی گەنج بوون دیبە تەمەریشمان تێدا بوو کاروانمان دەکرد لە کاروانێ مەسەن لەو مەتڕادەی وەختەشی جەماعاتێکمان لەکم بوو هەرخەری شەڕی جوێن بوون بەمایان گوتنان خۆش ناوەکان مشکلمان نییە گوتی ئەمڕێک لێرە بێن گۆ ڕادێن ئەم پێم گوتم بەو خودایی جوێندان بە هیچ شێوەیەکی من دەگەت جوێندانیمە تێگەیشتی ڕاش نام لێ جوێندانی شتێکی ناجایزە و ناشیرنەوە ئەمەن جەماعاتێکی کاسبکارین لێرە ئەهلی دیندار و مسلمانین و پێغەمبەریش نەهیەی لێ کردێ سەلام سوال سەربی لە زمان شەڕی ئەمە شتەمان قبول نێ و ئەو سوابەتەی ناکەیت زۆر باش مامە دەپرسم بە ڕاشکاوی بەرێ ئەگەر کەسێک بێتی ئێرە خوا نەخواستە دوور لە جەنابەت بەرێ قسەی ناشیرنی کرد زنێوەیشیدا چۆن ڕفتاری لەگەڵ بکەی یان چۆن ڕفتاری لەگەڵ دەکەی ئەمەن لە ترسی شەڕە جوێن مەسەرم چینە لێی قبول بکەم ڕێم گەردن نازانە بێ و تەواو نەکچم جوونی لێ بدەمەوەی خوانە خواستا بەڕدێن ئسپی یان مەسەرەن بەرەنگاری بمەوە ناکرێت و بەرەنگاری بی یان جویم دەیەوە لە بەرەوەی خەسارە بە خەسارە غەڵەتە لێبوردن باشترە کابرا قەرداری تو بتەوە جنێودان تەبەن یەکەم هۆکاری پەروەردەیە لە منداڵی ئێستا خاسن دەبینی تەبەن گەورەکان کەمتر جنێو بەکاردێنن لە ڕەوشت زۆر گرینگە کە منداڵ پەروەردە دەکرێت لە بنچینەوە داک و باب زۆر جار هۆکاری سەرەرشین لەوەی کە منداڵ فێرە جوون بن زۆر جار منداڵی فێر دەکەن کە جوون بە گەورەکانیان بدەن من بە چای خۆم دیومە کە بە مامی هاتووە خزمی هاتوو پێ وتە جوونی پێ بدە یان تەسەڕوفاتی ناشری کە تفیلێ بکە یان زۆر ڕەفتاری کە تەبەنەوە منداڵە فێر دەبی لە مێشی تەبق دەبی کە ئەو کارە بۆ دەزانی شتێکی زۆر ئاسایە ئەوە زانی شتێکی زۆر جوانە کە زۆر جار دەوروبەر پێی پێ دەکەنی ئەوش هۆکارە تەشجیعبی لە بەوەی کەەوە ئەو منداڵە زیاتر بەردەوامی لە جوودان و گەورەش بی نەتوانی تەرچیکە ئەو کاتێک ئەو منداڵەت جنێو دەدات یان قسەیەک دەکات ئیتر ئەو کەسانەی دەوروبەری پێ دەکەن ڕەنگای ژوە هەوا هەز بکاتن کە شتێکی باشی کردووە بۆیە لەسەر ئەو جنێودانە ڕادێت و پەروەردە دەبێت جا من مەبەستم لەوە بوو ینی دەوروبەر هۆکارە یان ئەوانەی کە پەروەردە ینی بریتە لە دەوروبەر لە کۆمەڵگا لە داگ لە باب لە مامۆستا یان ئەو هاوڕێیانی کە لە قوتابخانە یان ئەوانەی کە برادرانی کە لە کۆڵان لەگەڵی نانی گرینگە زۆر کە فێر بکرێ کە جنێودان یان هەندێک قسە هەیە نەتوانێ بیکە فێر بکە ئەو خراپە شتێکی ناشرینە ئوسلوبی جوان زۆر گرینگە لە بۆ ئینسان بە بەرپەرزدانەوە تەنها ئەوە نییە کە دوو جنێوی پێ بدەی بیشتێنیەوە یان ئەوانەی کە داکوبا وڵی بەڕاستی زۆر بەداخۆم بە ئەسەفم لە بۆیکەوە نازانم دارپەردۆکەنەوە دەزانن کە قسەیەکی پێ بەرپەرزدانەوە بە جوێن شتێکی باشە جوانە بەڵام زۆر خراپە شتێکی من گوێم لێ بووە داکوباب هەبوو گۆتیتی یعنی ئەمن چەندی جون بە مندارەکەم دەدەم چەندی نسحاتی دەکەم کەچی ئەو هەر نایێتە سەر ڕێڕاست لە قسەکانیدا دەڵێت چەندی جنێوی پێ دەدەم چەندی قسەی پێ دەرێم ئەو هەر نایێتە سەر ڕێڕاست ئایا منداڵ بە غەڵەت بە هەڵا ڕاست دەبێتەوە؟ نەخێر ینی چۆن دەڵێ بەردەوام بوون پێی بڵێ دووبارە چەندان جار ئەگەر نەتواندرە زۆر جار دەڵێن لێدان باش نییە بەڵام دەشکرێ ئینسان منداڵ کە جارێک لێ بدرەوەی بزانی کە هەڵەیە چەند جارێک شتێکی دووبارە کردەوە ئەنجا هەر ڕەفتاری ناشرینە یانیژەوەتە جنێودانە پێی بگوترێکەوە بزانێەوە هەڵەیە زۆر باشە ئەی بە تایبەتی لە نێو چینی گەنجان بۆچی کاتێک چەند گەنجێک بێ کۆدا دەنیشن بە ناوی گاڵتەکردن لەگەڵ یەکتریا و سبعاتکردنەوە ئیتر دەست دەکەن بە جنێودان بە کەسوکاری یەکتریەوە بۆچی ئەم داردەیە هەیە لە نێو چینی گەنجان وڵای جا ئەوە شەر باسم کرد ئەوە شەر پەروەردەکردنە پەروەردەکردنی سەقەتی پێ دەڵێن یانیش گەنجەکە زۆر جات 4-5 برادر بێکەوەن یەک دەشێنتەوە بۆ ئەوی چواردەوری پێی پێ بکەنێ ئەوە شتێکی زۆر ناشرینە حەز ناکەی کەسانێکیش هەن لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان خەریکی کردنەوەی لایڤن لە لایڤەکانیاندا جنێو بە یەکتری دەدەن گاڵتە لەگەڵ یەکاکەن زۆربەی قسەکانیان جنێودانە بە یەکتری بۆ ئەوەی بینەریان بۆ خۆیان زیادکەن و خەڵک سەیریان بکات بێگومان من زۆر بینی بۆ خۆم کەسێکم لەو گەزانێک کە لایڤ دەکەمەوە بەڵام بە ئوسلوبەشی جوان کەسەکە جنێویدا جوابی نادەم ئەسان کۆمنتێکی دێنیش هەر ناشی خوێنمەوە ڕێک بلۆکشی دەکەم و تاو ناگرێتەوە کەسێک جنێوت بێبدا بە جنێو جوابی دێەوە بەڵام جار وایە دەبێت سنووری بۆ دانێت جارێک 2-3 پێویست دەکات بیشکێنەوە بۆی بتوانێت کە غەڵەیە بزانێت کە غەڵەتە ئەو شتێکە کردێتی زۆر غەڵەتە
سلام علیکم ماندوو نەبن خێ سەر چاوەکان سەر چاوەکەم خێ بەسەر چاوراک چاوەکانم تەوەری بەرنامەی مایکی پێم ئەمزاریان لەسەر دیاردەیەکە کە لە نێو کۆمەلگا زۆرە ئەویش دیاردەی جنێودانە دەپرسم بۆچی لە ئێسادا و ڕۆژانەش جنێودان لە نێو کۆمەلگاکەی ئێمە زیاد دەبی ڕوو لە زیاد بوونە ڕوو لە هەڵکشانە هۆکارەکانی چین سەرەتا زۆر زۆر بە خراتی کەڵاڵەکەتان دەکەین بەخێمێ سەر چاوان وڵای ئەو شتە لە خودی دوکانی خۆم شتە ڕووی داوە چۆن بۆمان باسکە مەسەلەن ئێستا دیدومە ئافرەت بیرە تێپەڕیوە مەسەلەن لە سەرێتەوە ئەشای پیاوان وەک من ئەشای پیاوان ئەفرۆشن کابرا مەسەلە پێی وتە 5,000 6,000 پێی گرام بووە بەرەو ڕووی قسەکەی نەوتوە هاتوتە لایم وت ئەو ڕەزاگرانە ئەو خێر نەدیتە نازم قسەی ناشیرتر شتەکانی زۆر گرانە معاملەشی زۆر ڕقە ڕەبی خوا ڕسقی نەدا ئێوت وەڵاهی بەرەو ڕوو پێم بۆ ناسی بەرەو ڕوو پێی بری یعنی بۆ لە بەرامبەر خۆیدا بۆ شێوەی پێی ناڵێت تۆ نرخت گرانە بۆچی لە لای تۆ ئەو جنێو دەدات گازان دەکات گلەی خۆی دەکات ئەجە وڵای خۆی ئەوە دێتەوە سەر شخصی خۆی باشە مەسەلەن ئەوە قەمیسە دەرم 3,000 کاکە گرانە شتەکەت کەمە هەرزانتری بدەی باشترە نەک بچی من ڕۆیشتم لە جیرانەکان بێ ئەو کابرا ئەوها بەڵام ئەم شتە هەر زۆرە لە بازار خاستم شتە زۆر زۆرە باشە دوکانداریش ئەلێرە هەردێمەوە پەیوەندی بە کارەکەی خۆتانەوەە دوکاندار لەگەڵ یەکتریە قسە بە یەکتری ناڵێن جنێو بە یەکتری نادەن وڵی ئەزانین چۆنە ئەگەڵ مەسەلەن ئەشیاکیان وەچی یەک بیتن زیاتر ئەو منافەسەیە دروست دەبیتن مەسەن ئێستایم پیاوان دەفرۆشم بەرامبەرم پیاوان بی ئەگە میش درستی نەکەم ئەو شتێ دروست دەکە ئەشیاکان لێک بچیتن ئەگەر ئەو پەڕی دوو ماکسێمە تاوان ئەگە ناشتێک هەر دروست دەبیتن خۆ بابەتی ڕستەکەش ئەوە هەمومان دەزانین و دەڵێن پەیوەندی بەدەست پەیوەندی حتممە و بێگومانیش بەخوای گەورەوەیە خخوای گەورە دابەشی کردووە ئیتر کە دەزانین بۆچی وا دەکەین بۆچی بەو شێوازە بۆ جۆرە مامەڵە لەگەڵ یەکتری دەکەین وڵی بڵێم سیمیش دکتۆریمە ناخێ و کەسانە بخوێنمە بەڵام شتە بەڕاستی هەیە دوو لە جنابێت ئەگەر جنێویان پێدای چۆن مامەڵە دەکەی هەسوکەوتی تۆ لەو کاتەدا چۆن دەبێت وڵی تەواو بێدەنگەوە بزان شتەکە دەگەڕێتەوە بزان هەواقع دوایە چکە جاواشە یعنی چۆن بڵێ ئەو کەس ئەو شتەشی نەوتیان بە زۆرە وایە تۆ ئەوانەی مەسەلەن زیرانەکان دییان ئەوان تێکەڵتە گەورەی دەکەن هەتا زیاتر لە بە چاویەک ڕەش من و وەک چۆن بڵێ پڕدەن یەک مشکلێکی دروستکەن لە یەکتریدا یەواتە جۆرێک لە حەسوودی و حەسادە دیکە باڵێ حتممە تێدایەتی زۆر باشە لە تۆ دەپرسم چەندێک گرینگە مسلمان زمانی شیرن بێ زمان پاک بێ یعنی قسەی نەشیا و لە سەرزاری نێتە دەرەوە بێگومان ڕاست دەکەی قسە هەموو کاتەکنایی دوکاندار دەبێت ڕووی خۆشببی لەگەڵ خەڵکی لەگەڵ هاوڵاتیان خۆشببی لەگەڵ مشتری خۆشببی نای چەند تۆ ڕوت خۆشببی مشتری زیاتر ڕوو تێدەکات چەند زیاتر خەڵک تێکەڵاوت دەبیت زیاتر مەقصد لەگە خەڵکە تێکەڵاو دەبی لەلای هەموو کەس شیرین دەبیت ئەوە نییە تۆ مەقصد چارە درژبی و زۆر باشە دێمە سەر بەرنمەکەی خۆمان کە بریتە لە جنێودان ئەو جنێودانە لە نێو چ چینێک زۆرە لە نێو کۆمەلگەدا ئەوە ئەو جوندانە ڕاهاتن لە ناو خەڵکیە باوە لە ناو خەڵک زۆر ئەو شتە هەیە چەند جار لە بینی دوکاندار ئەو جوندانە هەیە لەگەڵ مشتریە کابرا جەوت دەگری بێتاقەت دەکا مشتریەکە لێت ناکڕی بێزارت دەکا دوای مەقصد معاملەکەت لەگە دەکا و دوای دەڕوان لێت ناکڕی ئەتو لە جێ خۆت بێتاقەت دەبیت کاتێک کەسێک شتێک لێ ناکرێت و مامەڵە لەگەڵ دەکات لە پاشان جنێی پێ دەدەی ناجوونی پێ نادی ئەزای چۆنە ئێستا من چەند جار خۆم معاملی لەگەڵم کردو باوەڕ بکە ئەشیاکەم بۆی کردۆتە ناو علاگەکە ئەنجا ئەڵێ وڵات دوای دێمەوە تۆ لەو کاتە بێتاقەت دەبی دەڵێ ڕاست ینی ڕاشکاوانە پێم بڵێ چی دەڵێ وڵی دی جوندان خۆشێکی جوانیە بەس بێتاقەت دەبی قسە لە ناختەوەکەی جاری وایە بێتاقەت جنێوکە دەدەی وڵی جاری وای بێتاقەتت دەکا بێگومان من ئەم پێرێوەم لات کابرا گەڕاگەڕا لەوانە هەژدە قەمیسی زیاتر لێ کردەوە ئاخی دوودانێ هەربژار دوودانەکەشی لە علاگای کرد وتی کەمێشتر دێمەوە وتم ئەوشتم زۆر بەسەر هاتووە وتم کە کە دەری کەمێشتر دێمەوە وڵی نایبێ سوندیشم کوارد وتم وڵی مادام ناوێت کە گوت کابراکەوا لە علاگەشم کردی علە بەس دەری کەمەشتر دێمەوە وتم وڵی نابێ پار هەژدە دانە قەمیستێکدا ناشی بێ دەزانم وتی کەمێشتر دێمە نەهاتەوە نەهاتەوە دوو ڕۆژ لێ لە علاگەی دابوو ئەس دواتێم قستەوە بەس دەرەژێنسی یا ناڵم ئینسانی واخەبری جاوادرین کورە مشتری گەلک بێزاری کردی کورە گەلک ئیسعاد بوو نازام خواسی لێکە بەس جوونی وڵای جوونی ناشاو نادێن بەڕاستی بەڵام شتە هەر هەیە لە بازار تەبعاً ئەو شتە هەر هەیە
مامە لە ئێستادا جنێودان لە نێو کۆمەلگای کوردی زۆرە هۆکاری چییە؟ هۆکاری لە دین دوورکەوتونەوە لە خۆ دین هەموو شتەکە دین ئەخلاقە بەرنامەزە حیایە هەموو شتەکە خۆ ئەگەر لە خوای هەر کەسە لە بەرنامەزی خوا و پێغەمبەری دوورکەوت تووشی مشکلە و تووشی هەموو مشکلێکی دەبی ئەو پێت برێم کێشە دەبیت ئەرێ وەڵ توی شێشە دەبی ئێستا هەموو عالم لەسەر کوڕی عەرزی بێشێشە نییە لەبەر ئەوەی هیچ حاکمە نییە لەسەر کوڕی عەرزی عەمەل بە عەدالەت بە شەریعەتی خوا و پێغەمبەری بکە شریعەتی خوا و پێغەمبەری معناوەیە نابی کەس غەدری کەس بکە کەس ماری حکوومەتی بخوا نەر کەس نابی پیرێژنەر بێ مەعاش بێ دەبی مەعاشی بداتێ نابی کەس ڕاتبی دوو ڕاتمە وەرگری هەر حەقی خۆی وەرگری ئەوە معنا عەدالەتە زۆر باشە باشە ئیسلام چۆن باسی جنێودانی کردووە خەڵک لە ئێستادا جنێو بەیەکتی دەدا ئیسلام چۆن باس دەکات زۆر گوناح تازە زێنەدان زۆر گوناحە کارکە زنە زۆر گوناح دەرێک کابرای ئەگەر عەسەبی بوو ئەتوو لەگەری بە تەحەمل بە لەگەری بە تەحەمل ئەوەی لەگە بکە کەلێ بەچێت زۆر زۆر عیبە ئەوانە یعنی ئەو شتانە هەمووی دەستە خراپی ئەوەی دوورن لە شریعەتی خوا و پێغەمبەری ئێستا چەم شریعەتی خوا و پێغەمبەری چێ ئیش پێ دەکا لە عالەمدا حاکمەکەیە بە شریعەتی خوا و پێغەمبەری مەسەلا ئەو شەری کۆری ئەوانە هەموو بێدینی نییە ئەدی ئەو جنێودانە و جوندانە لە بۆمان نانووسرێ کو نانووسرێ هەموو کو نانووسێ جون بە خەشی دەر کو نانووسێ هەموو گوناحە کارکە گوناحەشی گەورەیە جوندان هەر کەلیمەی هیچ معنای نییە جوندان معنای نییە ئەدی ئەو کەسە لە کەسایەتی خۆی پێنسم نابتەوە کە جون دەدا بەدەکو بەرەوە لە چاو خەرکی سوور دەبی سوور دەبی خەر بە چاوەشی سوور تەمەشای دەکە مادەم زوون بە خەرکی بدا ئەمە لێرە زەلام هەبوو ئەلێرە قسەم لەرە نەدەکرد ئێستا قسەی ناکەم زوونی بە خەرکی دەدا شەڕی دەکرد لەرەش نامە شەڕ دەهات باوڕ دەبی ئێستا خۆم تێنەرێنێ ڕۆی لە زیرانمە ڕۆی ئەلحەمدولیا بەس ناوی ناینم باشە ڕۆژێک لە ڕۆژان قەت کەس بە توی گوتیە لە نێو کۆمەلگای کوردیدا جنێودان زۆرە خەڵک جون بە یەکتی دەدا ئێستا زۆر بە خودایی قابلە لە زمانی قەدیم زمانی فەقێتی و مەلایەتی و ئەو نەسحەتانە هەبوون کاکە بەس ئێستا ئەوانە نمایە چیان پێدەگۆزن وەڵای دەمانگوت وازباتی خوای بکەن و جون بە خەرشی مەدەن و نێژێ بکەن و بەڕۆژی بن و حەقی عالەمێ مەخۆن و ئەو شتانە هەموو نسحەتی ئینسانی بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنجی بەشێک لە وڵاتیان بوو لەسەر دیاردەی جنێودان لە نێو کۆمەلگادا بەداخەوە کاتێک کە کەسێک دەبینین سەرکەوتووە لە بوارەکەی خۆیدا هەنگاوی باشی ناوە ئیتر بەشێک لەو کەسانەی کانە حەزین کە حەز بە دەرکەوتن و سەرکەوتنی ناکەن دەست دەکەن بە جنێودان و ئەو دیاردەی جنێودانە بە تایبەتی بەشێک لە وڵاتیان وتیان کە ئافرەتێک دەردەکەوێت سەرکەوتووە ئیتر ڕەگەزی بەرامبەر کە پیاوە یان کوڕە خەریکی جنێودانە بۆ ئەوەی ڕای بگرێت و نێهڵێت هیچی دیکە هەنگاو بنێت بەداخەوە کاتێک دەبینین کەسێک ستایلێکی بەڵی خۆی داناوەیان جلوبەرجێک بەدڵی خۆی پۆشیوێتی ئیتر کەسانی دەوروبەری خەریکی ئەوەن کە گاڵتەی پێدەکەن و دەڵێن بەڕاستی ستایلەکە زۆر ناشینە ڕێک لەو ئاژەڵە دەچی یان ڕێک لە فڵان کەس دەچی کە نمونە و یان جنێوی دیکەشی پێدەدەن یواخوازم کە دایکان و باوکان لە ماڵەوەش بە بەردەوامی ئامۆژگاری منداڵەکانیان بکەن بۆ ئەوەی جنێو نەدەن و دایکان و باوکان لەبەر چای منداڵەکانیان جنێو بە یەکتری نەدەن چونکە منداڵ هەر شتێک کە دەیبینێت لاسایی دەکاتەوە بۆیە هیواخوازم واز لەو دیاردەیە بێنن کە دیاردەی جنێودانە با تۆزێک ئارام بگرین و لەسەر مناقەشەکردنێک خەریک نەبین جنێو بە یەکتری بدەین لەسەر مامەڵەکردنێک خەریک نەبین جنێو بە یەکتری بدەین چونکە لە ئەنجامی جنێودانی زۆر جار کارەسات دەقەومێت زۆر جار لەسەر جنێودانێکە کە مرۆڤ دەکوژرێت و ئیتر دواتر دەڵێن پەشیمان بووینەوە لەو کاتەدا تووڕە بووین تاتەوەرێکی دیکە و تاڵقێکی دیکاموتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ